ئێوارەتان باش من سامان بەشارەتین بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. دوای هەفتا و هەشت ڕۆژ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق گەیشتنە ڕێکەوتن بۆ ئەوەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت. ڕێکەوتنەکە بەم جۆرەیە کە ئێستا من بۆتان باسەکەم کە دەبێت ڕۆژانە حکوومەت هەرێمی کوردستان 230,000 بەرمیل نەوت لە ڕێگەی سۆمەوە بدات بە بەغداد، هەروەها 120 میلیارد دینارش لە داهاتی نانەوتی ڕادستی وەزارەتی دارایی کرد، هەروەها 50,000 بەرمیلیش بۆ پێداویستی ڕۆژانە بەکار دێت، هەرێمی کوردستان بەکاری دەهێنێت. پێشتر ئەو داوای 60,000 بەرمیلێک کرد، بەڵام ئێستا بۆتە 50,000 بەرمیل. بەڵام لێرەدا حکوومەتی عێراق داوا دەکات فرۆشتن و داهاتی ئەو 50,000 بەرمیلەی ڕۆژانە دەبێت داهاتەکەی بگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق. پرسیارەکە لێرە داوایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەم داواکاری حکوومەتی عێراق ڕازی بووە، ئەی بۆچی دوو بانک پێش ئێستا هەر بەم داواکاری ڕازی نەدەبوو؟ ئەو کاتە کێشەی موچەش دروست نەدەبوو، موچەش لە کاتی خۆی داهات، بۆچی دوای نزیکەی 3 مانگ بەم داواکاریانە ڕازی بوو؟ ئێستا گوایە لە هەفتەی داهاتوو وا بڕیارە موچەی مانگی 5 ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێ. بەڵام لە خاڵێکی ناو ڕێکەوتنەکەی حکوومەتی عێراق هاتووەڵێ ئەگەر تاوەکو نەوت لە ڕێگەی سۆمۆ نەنێرێتە بۆرەکانی جێیهان، هەروەها داهاتی نانەوتی ڕادەست نەکرێت، تەڵتین نەکرێت، موچە دابش ناکرێت. ینی ڕەنگە بۆ مانگی 5 موچە بێ، بەڵام بۆ 6 و 7 و مانگەکانی کە دەبێت ئەم ڕێکەوتنەوەکو خۆی جێبەجێ بکرێ. ئەمە کاڵی ینی ڕەنگە ناکۆکیان بێ، یا ئەگەر بۆ نمونە پابەندیەکە بێ لە نێوان هەردوولایە بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەش نابێتە کێشە. من لەسەر تەواوی ڕێکەوتنەکە ئایام ڕێکەوتنە ڕێکەوتنیەکی تەواو بنەڕەتیە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە و بودجێ هەرێمی کوردستان، یاخودەوە تا کاتیە بۆ چەند مانگێک و دواتر وەکو خۆی لێ دێتەوە. ئەم شەو میوانداری زۆر بەڕێز شوان کەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانم کردووە لە پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵم دەبێت. کاک شوان سڵاوت لێبێ، زۆر بەخێر بیت بۆ زووم. ئەگەر پرسیارەکەم هەر بەوە دەست پێکەم، ئەم ڕێکەوتنە ئێوە وەکو فراکسیۆنی پارتی و وەکو پارتی چۆن لی دەڕوانن؟ ئایا ئەمە ڕێکەوتنێکە بۆ چارەسەرکردنی کێشەی موچە بۆ چەند مانگێک، یاوەتامە کێشەیەکی کێشە بنەڕەتیەکەی گرفتە بنەڕەتیەکەی چارەسەر کردووە تا کۆتایی ساڵ؟ زۆر سپاس کاک سامان. بەدیدی ئەمە ڕێکەوتنێکی زۆر باشە و بەرەنجامی ماندوو بوون و هەوڵێکی زۆر زۆرە و ئامانجەکەیش بەڕاستی بە تایبەتی ئەگەر لە سەرەتای قسەکانتەوە وتت، ینی بۆ لە سەرەتاوە نەکرا، یعنی حکوومەتی هەرێم ئێستش کە هاتوتە ژێرباریم ڕێکەوتنە لە ڕاستیە لەوانەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی دەستوریەوە جۆرێک لە غەدر لە حکوومەتی هەرێمی تیابێ، بەڵام کە حکوومەتی هەرێم چووە ژێرباری ڕێکەوتنەکە کۆمەڵێ هۆکار هەبوون. یەکەم حکوومەتی هەرێم نەی ئەتوانی بەبێ ڕێکەوتن لەگەڵ بەغدا یان بەبێ تەمویلی بەغداد مانگانە وەکو خۆی بەبێ پاشەکەوت و لێ بڕین و ئەوانە نەی دەتوانی موچە دابین بکە. ئەوە یەک. دوو، موامەرەیەکی ناوخۆیی هەبوو لە ئاستی عێراق، یان ئەکرێ بڵێن کۆمەڵێ
حزب و کەسایەتی سیاسی و جاچ لە عێراق لەوانەیە خەڵکیشیان لەگەڵا بێت لە کوردستان بۆی ڕێکەوتنەکە نەکرێ کۆمەڵی ئامانجیان هەبوو لەوانەیە ئەمە هەندێک لە هەرێم ئامانجی جیابێ لەوانەیە هەندێک لە بەغدا بەڵام کار ینی هەوڵی جددی هەبوو موئامەرە هەبوو بۆ ئەوەی ناکۆکەکان قوڵ ببێتەوە و ڕێکەوتنەکان نەکرێ لەلایەک بارودۆخی هەرێمی کوردستان و نێوانی حکوومەتی هەرێم و موچە خۆران تێکەچێت لەلایەکی تریشەوە لەوانەیە بارودۆخی سیاسی شوان قسەکەت پێ ببڕم لەوەی خۆتت بیر نەچێتەوە با پرسیارێک مایەوەڵا ینی بە پێی ئەو قسانەی جەنابەت بێ ئەگەر لە حاڵەتێکە ئەگەر ئەو موئامەرە و دژ بە هەرێمی کوردستانە نەبووایە حکوومەتی هەرێمی کوردستان بم مەرجانەی بەغدا قایلە بوو ینی ئەوەی کە تۆ باسەکەی ناچاریە قایل بوونەکە خۆی لە حەقیقەتە ئەگەر حکوومەتی هەرێم یعنی خەتەرەکانی نەخوێندایەتەوە ناوخۆی کوردستان بارودۆخی خراپی موچە خۆرانی نەخوێندایەتەوە موئامەرەکانی لە ئاستی عێراق لە ئاستی لەوانەیە وڵاتانی هەرێمایەتی نەخوێندایەتەوە بەڕاستی جۆرێک لە غەدری تایە بەرامبەر هەرێمی کوردستان تۆ لەناو قسەکان ئەو غەدرانم بۆ باسکەی هەیە هەر هەمووی تەسلیم کەی زانچی ئەمە لە ڕاستیە لەوانەیە پێشێلکاری دەستوری تیاابێ دەستوری عێراق جارێ باسی ئەوە کە ئەبێ یاسای نەوت و غاز لە عێراقا دەربچێت بە گوێرەی ئەم یاسا ئیدارە دەنگەکەم بۆ دێتەوە کاک سامان چارەسەریکەن هاوڕێیانە و دەنگی بۆ نەچێتەوە فەرموو ئەبوایە بە گوێرەی دەستوری عێراقی بە گوێرەی ئەو ڕێکەوتنانیش کراوە هەتا پێکێنانی ئەم کابینەی بە ڕێز محەممەد شیع سوودانی دەبووە یاسای نەوت و غاز دەرچێت لە پەرلەمانی عێراق بە گوێرەی ئەو یاسایە ئیدارەی مەلەفی نەوت و وزە و سەرەواتی طەبیعی بدرایە ئەمان یاساکەیان دەرنەکردووە خۆ دەوڵەت لە عێراق و پەرلەمانی عێراقەوە ئەوان زۆرینەن و یاساکەیان دەرنەکردووە و بە بڕیارێک بە ڕێکەوتنێکیش ئەڵێن ئەبێ هەرچی نەوتی ئێستا و داهاتووشەیە تەسلیمان بکەیت ئەوەش لە داهاتووای دۆزنەوە لە کاتێکا لە مادەی 112ی دەستورە بەوازحی هاتووە ئەڵێ ئەوەی پێش 2003 پێش ڕوخانی سەدام نەوت هەرێم بۆ خۆی ئیدارەی نەوتی خۆیەدا ئەمە یەک دوو بۆ ئەو بارە قورسەی کە لەسەر موچە خۆرانی هەرێمی کوردستان دروست بووە لە ڕاستیە خۆی لە هەر 2014ەوە تا ئێستا موچە خۆرانی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان موچەیان لێ بڕێ پاشە کەوتیان لێکرێ لە بارودۆخێکی دارایی زۆر خراپان ئێستش سێ موچە نەدراوە لە بارودۆخێکیشان لە ڕاستیا وەکو لە پێشووتری شوتم حکوومەتی هەرێم نەیدەتوانی 30 ڕۆژجارێ موچە بە کاملی بدا بۆیە حەد لەمە باشتر نەبوو بچێتە ژێرباری ڕێکەوتنەکە و بۆ ئەوی موچەی فەرمانبەران دابین بکرێ سێمیش بەڕاستی هەوڵی تریش هەیە بۆ ئەوەی هەوڵ هەبوو لە ئاستی ئیقلیمی لە ئاستی ناوخۆی بۆ ئەوەی ڕێک نەکەوتێ هەتا هەوڵەکان دژی هەناردەکردنی نەوت بوون لە ڕێگەی جەیهان و لە ڕێگەی تورکیاوە بۆ ئەوەی تەهریبی نەوت بەردەوام بێ بۆ ئەوەی بەڕاستی وەکوتم نەوت نەڕوا بۆ ئەوەی ئەو دەرگا ئەم هێڵە ستراتیژیەی فرۆشتنی بۆڕی نەوت لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەندەری جیهانیانی نەکرێتەوە جگەلەوەی پەرلەمانتاری ئیستیغلالچی و حزبی ئیستیغلالچی چ لە لە قازانجی کێ بوو کاک شوانەگەر نەوت لێوە نەڕوا هەرێمی کوردستان نەوتەکەی بە تانکەرە فرۆشت یعنی لەوە خەڵکێکە بوو کە مستەفیدیە و دۆخە بێ هەبوو خۆ دیار بوو بۆ چ وڵاتێکە ڕۆیشت و نەوتەکە چۆنە فرۆشرا و دواییش نەوتەکە بە ڕسمی نەیە فرۆشرا لە حەقیقەتە زیاتر فرۆشتنەکەیشی
بۆ ئیدارەدانی کۆمپانیاکان بوو ئەم کۆمپانیانە یان ئەوەستان لە بەرهەمهێنان نەوتیش ئەوەیانەی پسپۆڕانی بواری نەوت خۆ ئێمە ئینتاجمان گەیشتە نزیکەی 500,000 بەرمیل بەڵام لەبەر ئەوەی کۆمپانیاکان هەندێک وەستان هەندێک کۆمپانیا سەحبی کرد یعنی بە جۆرێ لە جۆرەکان نەوت ئەبواە ڕێژەیەکی لێ بفرۆشرێ بۆ ئەوی کۆمپانیەکان بەردەوام بن استحقاقاتی خۆیان ببن ئەو پارەی کە سەرفیان کردووە بە جۆرێ لە جۆرەکان قەرزەکانی خۆیان هەڵگرنەوە جگەلەوەی بۆ بەرهەمهێنانی کارەبا و بۆ ئیستهلاکی ناوخۆیش دەبواە نەوت بڕواایە بەڵام ئێستا بە شێوەیەکی ڕسمی هەرێمی کوردستان نەوت بفرۆشرێ تەهریبی نەوت نامێنێ و وەکووتم دیسان نەوتی کوردستان بە شێوەیەکی ڕسمی دەگەڕێتەوە بازاڕەکانی وزەی جیهانی جگەلەوەی شوەکو وتم یعنی خەڵکە بۆ حزبە بوو لە خواروی عراق لە ناوەڕاستی عراق حزبی عەرەبی یعنی فشاری زۆریان لەسەر محەممەد شیا سوودانی بوو بۆی ڕێکەوتنەکە نەکرێ چونکە بەداخەوە خەڵکی خۆیان وا پەروەردە کردووە ئەوان ناوێنێن سزای هەرێمی سزادانی خەڵکی هەرێمی کوردستان کام سەرۆکۆزیران کام بە قسەکانی جەنابەت کاک شوان ئەوان نەبوون کە وەلایان بۆ وڵاتی ئێران بووە یا ئەو هێرشە درۆنیانە هیچ پەیوەندیەکی بە مۆزوعی ئەم ڕێکەوتن و ڕێک نەکەوتنەکەەوە کە ئێستا هاتۆتە ئاراوە نا من ویستم ئەوە بڵێم حزبی سیاسی سەرکردەی سیاسی لە بەغدا زۆرن کە دژی ئەوە بوون هەرێمی کوردستان و بەغدا ڕێبکەون لە عێراق مەبەست لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە یعنی خەڵکێک ئەم درزە گەورەی دروست ببوو لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان فەرمانبەرانە گیرفانی بەتاڵی فەرمانبەران برسێتی فەرمانبەرانی ئیستیغلال کردبوو بۆ ئەوەی کورسی پێبێنێ بۆ ئەوەی دەنگ بێنێ بچێتە پەرلەمان بۆ ئەوەی ئیتر لەسەر ئەو بنەمایە ڕێکلامیە کرد کە حکوومەتی هەرێم بەمەبەست ینی بابەتەکەی عکسە کردەوە لە بانەوە ئەگریا بۆ فەرمانبەران و هەموو تۆهمەتەکەی خستە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە هۆکاری ڕێک نەکەوتنە هۆکاری بە قاچاقبردنی نەوتە هۆکاری برسیکردنی فەرمانبەرانە لەم دۆخە فەرمانبەران عاجزەکە و بە حسابی خۆی پێی ینی کورسی پەرلەمان ببا پێی بێتە پەرلەمان لەو لایشەوە بەڕاستی لە بە شێوەیەکی نهێنی و ژێر بەژێر لەگەڵ بەغدا لەسەر خەتا بوو ئەگەر حکوومەتی هەرێم 30 ڕۆژ جارێم و چەبدا ئەگەر کێشە نەمێنێ لەوانەیە کەرەستەی ڕێکلامی ئەمان ئەو قووەتەی نەمێنێ ئەمە بۆ خواریش تەواوە بۆ بەغدایش تەواوە یعنی لەوێ کام سەرکردەی سیاسی تونندە بەرامبەر هەرێمی کوردستان برسی بکە بەداخەوە خەڵکێکی خۆیان وا پەروەردە کردووە کورسی زیادە هێنن حەزبەیە لەسەر ئەم بنەمایە ئێستا هەر ئێستا دوای ئەم ڕێکەوتنە لەوانەیە هاوسەنگی لیڤڵی کێروی حزبەکان بۆ هێنانی کورسی و نەهێنانی کورسی گۆڕانکاری تیا بێت ئێستا خۆیان تۆهمەتبارەکەن هەندێکیان هەندێک تۆمەتبارەکەن کە ئەوە سەرڕای ئەوەی بەحسابی خۆیان هەرێم ناملتەزم بووە کەچی ڕێکەوتن پارە نێرن هەندێکی تریان ئەڵێن بە هەر حاڵ مزایداتی پێوەکەن بۆ بەدەستێنانی کورسی و وەکۆڵی کێرفی جەماوەری خۆیانی پێزیاد دەکەن ئەگەر بینە سەر پارەکە کاکشوان یعنی ئێستا ئەوەی کە گوێ لە من و جەناب دەگرێ بۆی گرنگە بزانێ کەی موچە دێ ئەگەر بۆم ینی ڕوونکەیتەوە میکانیزمی ناردنی پارە و دابشکردنی موچە خۆتە زانیسامە لە نزیکە بینە لە کۆتایی مانگی 7 هێشتا موچەی مانگی 5 دابش نەکراوە لە هەرێمی کوردستان بەڵێ ڕێکەوتنەکە ینی کرۆکی هەموو ئەو حیوارانەی کراوە ئەوە بۆ بەڕاستی بەزوی موچەی مانگی 5 بنێردرێ باڵێ یعنی فەرمانبەرانی هەرێم ئەوە 7 ڕۆژە موچەیان بەرنەگرتووە لەوێش وتراوە بۆیە مەبدەئیەن ئەوە یەکلایی بۆتەوە لە هەفتەی داهاتوو موچەی مانگی 5 بنێردرێ ئەگەر مەسەلە ئەوە بێ نەوت ڕادستی سۆمە بکرێت لە ڕاستیە هەرێم هیچ کێشەیەکی نییە لە ڕادستکردنی نەفتا یعنی ئەم ڕقەمانە حکوومەتی هەرێم خۆی داوێتی توانای ئینتاجی 280,000 بەرمیلە یعنی ئێستا گوێم لە هەندێ خەڵک بوو ناومێدیان بڵاوە کردەوە وڵا ئەبێ نەوتەکە تەسلیم بکرێ نەوت خۆ ئێستا ئەڕواخۆ نەوت نەوەستاوە یعنی بە جۆرە لە جۆرەکان بە تەنکەریش بێت توانای ئینتاجی هەرێم بە قسەی حکوومەتی هەرێمی خۆی
280,000 بەرمیل ئەتێ بڵێ ئەو کاتە هەر بەیانی لە ماوەی دوو ڕۆژانی کاک شوانە و کاتە توێ بڵێ لا یاریمی کوردستان تەنها قوفلێکە ئەیگرێت توی کاتە ناو بۆریەکە و بڕوا ئیتی کێشەکە حەلە بێخۆبەوە وانە کەو بەرهەمیێنێ تاوەکو ێساشنەوە من پێم وایە بەڵێ وایە هیچ کێشەیەک نییە ینی ئەوە کێشە نییە کە کۆمەڵی هەم پەرلەمانتار و هەم خەڵکی تر زجەیەکیان دروست کردو و خەڵکیان ناومێت کردووەتەوە کە تا نەوتەکە تەسلیم نەکرێت بۆ نەوت تەسلیم نەکرێت ڕێککەوتون ئینتاجی حکوومەتی هەرێم هەیە نازانم ئەو درۆنانەی ئەو یەک دوو ڕۆژە هەندێک تەسیریە بێ ئەوش لە ڕێککەوتنەکە هاتووە حەسەب خەمڵاندنی لیژنەیەک تەسیرەکە چەندێک بێخۆ دیارە ئەم شتانە لیژنەی خەڵکی مختص و پسپۆر دێنە سەری شەریکەیەک توانێ 100,000 بەرمیل بەرهەم بێنێ درۆنێک لێی داوە ئەتوانێت 90,000 بەرمیل بێنێ حکوومەتی عێراق تەفاهمی ئەوەیەکا بەڕاستی دوای ئەوەی لیژنەکە خەمڵاند نەکەن ئەگینا بۆ ڕادەستکردن بە سۆمەوە بۆ تەسلیمکردنی عێراق هیچ ئشکالێک نییە ئەوە بەیانی لەبەردەستە دوو بەیانی لەبەردەستە خۆ ئەم ڕقەمە حکوومەتی هەرێم خۆی داوێتی لە کۆبوونەوەی حکوومەتیشوان خۆ بۆ خەڵکو پەرلەمانتارانی کە با پرسیارەکە لای جنابیش ڕوون بێ من لە جنابتی کام ئەسڵان ڕاگەاندراوەکەی حکوومەتی عێراق بە نەفەسێکی توند نووسراوە ئەو خۆی ئەڵێت تاوەکو نەوت ڕادستی سۆمۆ نەکرێت و داهاتی نانەوتی ڕادست نەکرێت و لە ماوەی 3 مانگە تەڵتین نەکرێت تەڵتینی موچێ موچەخۆران موچە نانێری بۆ جەنابەت بینیوتە ڕاگەاندراوە شکالێ لەم قسانان نییە لەوانەیە وەکو وتم بەو بارودۆخەی کە بەڵێ بینیم ئەوە تا لە بەردەسمە یعنی دووسێ جاریش خوێنمەوە هیچ ئشکالێکی تیان نییە ئەو ئەڵێ تەوتین مەسلەی تەوتین ئەو تەوتینە نییە کە هەندێک خەڵک باسێکا و یعنی بانقی ڕافیدەین و TBI و بانقی ڕەشید بێنە تۆ پێ وایە بە هەژماری من کێشەکە حەلە بێەوە باسکراوە مەسەلە لە تەوتین زیاتر کاکە مەبەستی حکوومەتی عێراق تا ئەوەیە لە ماوەی 3 مانگی تر هەر فەرمانبەرێکی هەرێمی کوردستان UPN-ێکی هەبێ ژمارەیەکی بێهاوتای هەبێ کاتێ لیستی موچە ئەنێردرێیان ئەم ژمارە بێهاوتایانە تەسلیمی وەزارەتی دارایی عێراق بکرێ مەبەستی تەوتین و مەبەستی ڕێکەوتنەکە ئەمەیە لە ماوەی 3 مانگا ئێستا نزیکەی لە 175 پێم وایە تەواو بووە ئەوی تری هەندێ ئەبێ لەم ماوەی ئەم 3 مانگا حکوومەتی هەرێم ئەو فیئانەی ئەو شەریحانەی کە بایۆمەتریان نەکردووە کە کێشە لە UPN-یان هەیە کە مشکلیان هەیە لە هەژماری من ئەبێ زوو بکەن تەواویکەن مەبەستی حکوومەتی هەرێم مەبەستی ڕێکەوتنەکە هەر هەژماری منە ئەو تەوتینە نییە کە بەداخەوە هەندێک خەڵکلای ئێمە دیعای بۆ کا چونکە 3 مانگی چی حکوومەتی فیدرال خۆی لە 2016 تا ئێستا نەیتوانێت تەوتین تەواوکە ئێستا بە 3 مانگ چی تەواوە کرێ یعنی هەر بهێنە پێش چاوی خۆت بانقی ڕافیدەین و ڕەشید بینایەکیان نییە لە هەرێمی کوردستان تەنها TBI بینایەکی 300 متری لە سلێمانی هەیە و 200 بینایەکی لە هەولێر هەیە و هەروەها بینایەکی لە دهۆکەیە بە 3 مانگ ئەو تەوتینە نییە کە جەماعەت ئەوانەی دژیم ڕێکەوتنن ئەوانەی پیان ناخۆشە ڕێکەوتنەکە کراوە ئەڵێن ئەمە ئەو تەوتینەیە و ڕەبتی بە هەژماری منەوە نییە نەخێت ئەمە هەر هەژماری منە ئەمە هەر UPN-ە و تەسەورەکەم حکوومەتی هەرێم کە خوێندێتیوە تا مانگێ 2 مانگ پێشەوەیش تا پرۆژەیە ژماری من ڕادستی ڕێکەوتنی پارتی بێکێتی و ڕادستی وەزارەتی دارایی کرا بەڕێز کاک عەزیز جێگری سەرۆکی نووسینگەی حکوومەتی هەرێم ئەو بەرپرسی هەژماری من بوو ئەو پێرێ خۆی لە کۆبوونەوەکە دانیشت بوو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران کە بابەتەکە هات ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان تەصدیقی کردو و 3 مانگی داناوە بۆ هەژماری من بۆیە لە هەژماری من هیچ کێشەیەک نییە لە ڕادەستکردنی نەوتیش هیچ کێشەیەک نییە ئێمە شەریکات ئیشەکە و نەوتیش تەسلیمەکرێ و لە هەفتەی داهاتوە موچەی مانگی 5 بە تەکید پرسیاریشمان کرد بە دوواداچوونمان کرد لە هەفتەی داهاتوو موچەی مانگی 5 تەمیلەکرێ و دواتریش مانگی 6 و لەگەڵ مانگی موچەخۆرانی عێراقا کە لە دوای 20 مانگەوە موچەی مانگی 7 دەست پێکە احتیمالە بچێتە
سەرەتای مانگی هێشتیان ئاخیری ئێمە ئەناخر خۆتۆ قسە لەسەرەوە کە کاک شوان تۆ ئەڵی 5 ئێمە خۆ 6شمان ڕۆشتۆ خۆ 6 لە عێراقا نەما مانگی حەوت خەریکە تەواو بێت لەوێ ئێتەوە حەوتیشی هاتووەتە سەر یعنی قسەکە لەسەرەوەیە باس لە دوو موچە و سێ موچەی شەکریانی تەنها تا کۆتایی مانگی 5 هەروایە لە هەفتەی داهاتوو موچەی مانگی 5 دێت هەندێ سەیری پێش ینی جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتنەکانە کرێ خۆتە زانی لە ڕێکەوتنەکە جەنابی شت خوێندوتەتەوە دوو سێ لیژنەی لە نێوان وەزارەتی مالیەی هەردوو لە ڕقابەی مالی هەردوو لە وەزارەتی نەفت و سامانە سروشتەکانی هەردوو لە تەخمینی ئەو لیژنەی کە تەشکیل کراوە دێت داهاتی نانەوتی چونکە تەنها 1 مانگ 120 ملیارە درێ وەکو داهاتی نانەوتی دوایی لیژنەیەک دێ تەخمینەکە بزان داهاتی نانەوتی ئێمە چەنە چونکە ئەوەی شێکێکی تر لە غەدرەکان بوو بەڕاستی یعنی 2 ساڵ پێش ئێستا کە حکوومەتی هەرێم ئەو کاتەی خۆی موچەیەدا بارێکی گرانیشی لەسەر بوو جە و زەریبە دروست کرد بوو حکوومەتی فیدرال کۆمەڵی ڕێکاری وەکو ئێستا لە گومرگانە گرت بووە بەر تەقلیدێکی ڕقابەی مالیان راپۆرتێکی حکوومەتی هەرێم هەیە ئەڵێ داهاتی نانەوتی نزیکەی 300 و نازانم ئەوەنە ملیارە ئەوەیان لەسەر کردوینەتە ماڵە خۆی ئێستا لە ڕاستیە داهات ئەوەنە نییە داهاتی نانەوتی بۆیە حکوومەتی هەرێم ڕازی بووە من جارێکی تشە لەم بەرنامەی جەنابەت وتم با لیژنەیەک بێت ئەو لیژنەی کە وەزارەتی دارایی عێراق و هەرچەند لیژنەکە دیاری کراوە وەزارەتی مالی هەردوولا و ڕقابەی مالی هەردوولا دێن تەخمینەکەن ڕقەمەکان وەرەگرن داتاکان وەرەگرن بۆ ئەوەی بزانن داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان چەنە بە گوێرەی قانونی ئیدارەی مالی لە 150 تەسلیمی حکوومەتی فیدراڵە ئەگەر بەو لیژنە بێ ئەوەی کە لە بەیاننامەکەی وانە هاتووە کاک شوان دەگوترێت ئەڵێ داهاتی فیدرالی داهاتی فیدرالی لە هەرێمی کوردستان ڕێژەکە کەمترە لەوەی کە ئێستا هەیە ئێمە داهاتی فیدرالیمان زۆر کەمترە لەوەی کە دیاری کراوە خۆی داهاتی بە تاکید خۆوایە ئێستا خەڵکواتێگا نازانم پارەی شارەوانی و پارەی مرور و نازانم هەموو ئەمانەوە نییە ئەوانە ناچێتە ناو ئەو داتەوە منفەزە گومرگە لەگەڵ زەریبەیە ئەوانە ناچێت یعنی ئەو لیژنەی کە دێن خۆیان مختصن وە قانونی ئیدارەی مالی ساڵی 2019یان لایە نقطە بە نقطە ڕوونی کردووەتەوە چی داهاتی فیدراڵیە چی داهاتی نافیدراڵیە لە 150 چۆنە گەڕێتەوە هی نەکی هەرێم هی محافظاتی عێراقیش کە بەداخەوە ئەوان نایگەڕێنەوە یعنی کە من پێشووتر وتم هەندێشت غەدرە ئەزانی مەبەستم چییە عێراق حکوومەتی عێراق ڕۆژانە 800,000 بەرمیل بۆ ئیستیهلاکی ناوخۆیی بۆ بەکارهێنانی ناوخۆیی بەکارهێنێ 800,000 بەرمیل باشە ئەم 800,000 وەرە زەربی 12.68 بکە کە حیسەی ئێمەیە 115,000ەکە 115,000 بەرمیلەکە یعنی بۆ 50,000 دەنە ئێمە ئەم 50,000شێ دەنە ئێمە ئەڵێن بڕۆن 50,000تان دەینێ بۆ ئیستیهلاکی ناوخۆیی بیکەنە بنزین بیکەنە گاز بەکاری بێن بیفرۆشن دوایە بێ پارەکەیمان ئەوە بەڕاستی پرسیارێکی من بوو کاک شوان با منە پرسیارە لە جەنابەت بکەم باشە حکوومەتی هەرێمی کوردستان قازانجی نەدەکرد کە ئەو 50,000 بەرمیلێش ڕادەستیە و کە ئەوان بانزین و گاز و نەوتەکە بە سەعری پاڵپشتی کرا و بفرۆشن بەم خەڵکە یخۆ ئەکرێ بۆ نمونە خەڵک بانزین بە 1000 دینار بکڕێت و داهاتەکەی بچێ بۆ عێراق بۆ بەغدا ئێوە لە زەرەی خەڵکە ناوان نییە حکوومەتی جارە هیچ هیچ حکوومەتی عێراق ئەسڵەن نەچۆتە ژێرباری ئەوە و حکوومەتی عێراق ئەو لە بودجەی خۆی یعنی بانزینی مەدعومە ئەدات بانزینی دەعم کراوەدات ئەو نایە بانزینیش بۆ تۆ دەعم بکات و بینێرێ ینی مناقەشە لەسەر ئەوە کراوە ئەو ئەڵێ من ئەدەمێ ینی خۆ دەعمی بکە لە میزانی خۆ دەعمی بکە من چۆن لە میزانی عێراق دەعمیەکەم کردومەتە 450 دینار تۆیش لە میزانی خۆ دەعمی بکە یعنی بەو شێوە نەبووگینا بەو شێوە باە بە دڵنیایەوە حکوومەتی هەرێم پێی باش بوو ئەوە یەک دویش هیچ زمانێ نییە بەڕاستی ئەو موچە نانێرێ ئەو خەمی فەرمانبەرانی نییە کە
سێ مانگە موچەیان وەرنەگرتووە ئێستا هەموو ڕۆژە تەنکەرەنە و تەنێرن و بانزینە نێرن بۆ ئێمە و ئەگەین نەهەولێر و حاجی ئەومەڕان و پێنج جوێن بە 450 دینار شتی وان نییەوە بەڕاستی خەیاڵە گینا 100% هەمومان لەگەڵ ئەوە بووین بەڵام حکوومەتی فیدراڵەوە جێبەجێ ناکاڵێ خۆ دامی بکە من چۆن خۆم دامیەکەم بۆ هاوڵات باش ئەگەر حکوومەت یاریمی کوردستان دامیکە ئەو کاتە نابێ نرخەکەی دابەزێ لە کاتێکان داهاتە چێتەوە بۆ بەغدا چۆن ببوورە وتم لە کاتێکە کە داهاتی ئەم 50,000 بەرمیلێ ڕۆژانە بۆ بانزین و گاز و نەوتوە ئەم شتانە بەکاردێ کە داهاتەکەی گەڕێتەوە بۆ بەغا حەق نییە لەسەر حکوومەت یاریمی کوردستانیش ئەم نرخە هەرزانتر کە لە کاتێک ئەمە بۆ خەزێنەی حکوومەت یاریمی کوردستانی خۆی بە تەکیدەوە پرسیارێکی دروستە ینی ئەگەر مەسەلە ئەوە بێ ئێمە ئەم 50,000ی کە ئەماندنێ بانزین و گاز و مشتقاتی نەوتی لێ بەرهەم بهێنین بیدەینە بانزیخانەکان ئێوە بە 800,000 بیدەین بە 450 نەیدەین چونکە دوای ئێمە ئەم 450 وەکو وایە ئێمە کاسپیکەین بۆ عێراق ڕێگوهاتەی لە هەرێمەوێت ئەم ئەو 450,000 بە تەکید بەڵام من پێم وانە ئەوە وابێ ئەو لە وردەکاری و تەفاسیلا حسابی ئەکا یعنی ئەم بابەتانە حسابەکە بەداخەوە هەموو ئەم شتانە بە وردی لەسەر ئێمە حسابەکە لەسەر خۆیان حساب ناکە ئەزانی ئەو 800,000 بەرمیلەی کە ڕۆژانە وەزارەتی نەفت ئەیدا بۆ ئیستهلاکی ناوخۆی عێراق بە ئێمە ناڵێن هی ئەو 50,000مان بۆ بگەڕێنەوە داهاتەکەی وانە بەڵێ ئەوانە لێن داهاتی و 50,000مان بۆ بگەڕێنەوە بەڵام خۆی 800,000 بەرمیل ئەداد بۆ ئیستهلاکی ناوخۆی ئەیفرۆشێ بە بانزیخانە و بە مەسفی و نازانم بەو شەریکانە 1 سنتی ناگەڕێتەوە سەر موازنەی عێراق ئەمە قسەی وەزیرێکی عێراقە یعنی 2 ڕۆژ پێش ئێستا بە منی وت وەزیرێکی بە ئاگا لە ناوردەکارەکان ئەو 800,000ی کە لە بەرامبەر 800,000ەکە ئەبوایە ئەگەر هەر ڕقەمیش لە یەک بدەینەوە 12.68ەکە لە یەک بدەینەوە ئەبوایە 115,000 بەرمیلی شامدایەتە ئێمە جگەلەوەی ئەم 50,000 کە ئێستا ئیتفاقی لەسەر کراوە ئەگەر کەم بێ 15,000 ترمان بدەنێ ئەم 15,000 داهاتی لە ئێمە وەرەگنەوە بەڵام 800,000ەکەی خۆیان کە بانزین ئەفرۆشن داهاتی زۆری هەیە ئەیدەنە مەعمەلەکان ئەیدەنە شەریکەکان گاز ئەفرۆشن 1 سنتی ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی عێراق و بۆ سەر موازنەی عێراق ئەوە غەدرەکانە کە ئێمە ئەڵێین ئەم ڕێککەوتنە لە ڕاستیە هەندێک غەدری تایە تۆ بۆ 800,000ەکەی خۆت 800 نزیکەی ملیۆنێک بەرمیل بۆ ئیستهلاکی ناوخۆ بەکارێنیت و 1 دیناریش ناوێ ئەی فرۆشیت و کەسیش نازانێ داهاتەکەی بۆ کێیە بۆ 50,000 ئەدەیتە منەڵێ ئەبێ داهاتەکەی بگەڕێتەوە بۆ حکوومەتی فیدراڵ ناهاوسەنگی ڕێککەوتنەکە ئەوەیە زۆر باشە من ویستمات لەسەر ئەم ڕێکەوتنێکە جەناب باسی لە ناهاوسەنگیەکەکەی ئایا ئەم ڕێکەوتنەوەکو دەگوترێت تا کۆتایی ساڵە چکە بەپێی خشتەی بودجێ بەڕاستی لەسەر بنەمای ئەوە کراوە لە دوای ئەوە ئایا ئەمە بێتە بناغەیەک بۆ ساڵی داهاتوو یا دەبێ سەر لە نوێ ڕێکەوتنێکی نوێتر بکرێ لەگەڵ ستافێکی نوێی حکوومەتی ئەگە هەڵبژاردن بکرێ نوێیە ئێمە جارێکە ئایا دەکەوینە بەردەم کێشەی ناردن و نەناردنی موچە خۆی لە سیوەکی 12 هەموو حساباتی دارایی عێراق کۆتایی دێت ئەمێنێتەوە سەر ئەو کابینەیە کە دێت ئەبێ قانونی موازنە بنێ بۆ پەرلەمانی عێراق بەگرەی دەستور حکوومەتی فیدراڵ ئەتوانێت 1 لەسەر 12 ئەگەر قانونەکە ینی تەخیر ببێ یعنی تەسویت نەکرێت دەنگی لەسەر نەدرێت نەبێتە قانون حکوومەتی فیدراڵ ئەتوانێت یان حکوومەت ئەتوانێت 1 لەسەر 12 موازنەی مەسەلەن ساڵی پێشووتر مەسەلەن 2025 موازنەی عێراق چەنە 210 تریلیۆن دینارە ئەتوانرێ 1 لەسەر 12 ئەم پارەیە سەرف بکرێت جا لە زمنی ئەوە ئەبێ ینی بچینە ناو ڕێکەوتنی تازە بچینە ناو ینی کابینەیەکی تازە پێکەهێندێ بەڕای من
لە کابینەی تازە ئێمە ئەم ڕێکەوتنە واز لێبێنین مهمترین شت ئەوەیە لەگەڵ ئەو لایەنانەی کە کورد ئەگەر بەشداری بکات لە پێکێنانی حکوومەت جارێ بابەتی ئەم ئینفاقی فعلێ بە ئێستەیشەوە بەم ڕێکەوتنیشەوە کە خاڵێکی ئەڵێ ئەبێ لیژنەیەک پێک بهێنرێ دوایی معالەجە بکرێ بزان بە گوێرەی شایستەکانی هەرێمی کوردستان بە گوێرەی ئینفاقی فعلی چەندێ پارەی سەرف کردووە یعنی یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە ئینفاقی فعلیە کە لەسەر ئێمە جێبەجێیەکەن و موچەخۆرانی عێراق ناگرێتەوە ئەمە دوو کەلیمەیە لە قانونی موازنە لە 2005 بڵێ موچە دەربێنرێ لە ئینفاقی فعلی بەڕای من ئەبێ یەکێک لە ئیشە موچە دەربهێنرێ لە ئینفاقی فعلی وشەی ئینفاقی فعلی لە شایستەدارایەکانی هەرێم دەربهێنرێت چارەنووسی یعنی وەکو بڕیارەکەی دادگای فیدراڵی یان بە گوێرە ئەو ڕێکەوتنی کە ئەکرێت چارەنووسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و عێراق یەک چارەنووس بێ نەبەسرێتەوە بە هیچ ڕێکەوتنیەک نەبەسرێتەوە بە یعنی هیچ خلافێکی نێوان هەردوو حکوومەت ئەگەر ئەمە چارەسەر نەکەن ئەمە لە قانونی موازنە چارەسەر نەکەن بەڕاستی لە ساڵەکانی داهاتوش ئێمە هەر لە بەردەم کێشەی گەورابین ئەم ڕێکەوتنە تا مانگی 12 ڕۆ دووبارە بێمە دەستکەینەوە ڕێکەوتن دەستکەینە ڕێکەوتن لەسەر قانونی موازنە دەستکەونەوە ینی ئەگەر دەستیش نەکەین بە شێوەیە لە شێوەکان ئەبێ ئەم ڕێکەوتنی تا ئێستا کراوە ئەبێ بەردەوام بێ تا ئەو کاتێک قانونی موازنە دەرەچێت بۆیە بۆ چارەسەرکردنی یەک جارێکی پێویستە بەڕاستی لە قانونی موازنە حکوومەتی هەرێم ئەمە چارەسەر بکە یەکێک لە کێشەکانی ئێمە بەڕاستی کەمتەرخەمی کورد لە بەغدا ئەوەیە زۆر جار کێشەمان هەیە یعنی کورد ئەبێ بۆردێکی زۆر بەهێزی لە بەغدا هەبێ ئەم بۆردە خەڵکی زۆر شارەزا بن مختەز بن بە وردی چاودێری دەستور بکەن چاودێری یەک بە یەکی ئەو قانونانە بکەن ئەم بڵێ لە خشتەی بودجێ بۆ ئینفاقی فعلیە ئەو قێڵ لە کورتکرا ینی بەسەر ئێوەمانان شا تێپەڕی شتەکە نەکە بەڵێ خۆی ئینفاقی فعلی پێشووتر هەبوو لە 2015ەوە هەر هەبوو بەڵام لەبەرەوە ئێمە لە 2021ەوە ڕێکەوتوین و یعنی لەگەڵ بەغدا و موچە دێت پێشووتر لەبەرەوە سێکی ناخۆشەیە بۆ ئێوە یانیوەکو پارتی وەکو جەناب وەکو بڕیاردەری فراکسیۆنە دەگوترێ ئەمە کاتی خۆی کاک هۆشیار زێباری زیادی کردووە کە وەزیری دارایی بووە وەڵاهی خۆی شخصێک بەتەنها ناتوانێت ئەمە ئەگەر کاگوشیار زیادی کرۆخۆ هاتۆتە پەرلەمان و 65 پەرلەمانتاری کورد ئەی لایەنەکان یەکێکی تیان نەبوو قانونی بێ زیرەک بێ بزانێمە خەتەرە باشە ئەگەر کاگوشیار زیادی کردووە خۆ لە پاڵ کاگوشیارە 4 وەزیری کورد دانیشتووە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەم قانونەکە کاتێک دێت ئەبێ هەموو وەزیرەکان دەنگی بۆ بدەن گریمان ئەمە بەسەر کاگوشیارە تێپەڕی ئەی ئەو وەزیرەکان ئیشیان چی بوو ئەی حکوومەتی هەرێم خۆی لە ڕاستیە قانونی موازنە مەبەستم بەڕاستی بابەتەکە ئەوە نییە شخصیش نییە مەسەلەکە تازەوە تێپەڕی پێش یعنی 2021 لە 2000 هینمان نەبوو بەریەکەوتنمان نەبوو بابەتەکەیان لەسەر جێبەجێ نەکردین ئێستا کە جێبەجێکەن مەبەستم ئەوە بۆ ئەوە بڵێم پێویستە کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان یعنی موسسەیە بۆردێک دەستگایەک لە ئاستی وەزارەتێکی بەهێز لە بەغدا دانێ خەڵکی شارەزا پسپۆڕی زۆر بەتوانە یعنی کاتێک قانونی موازنە دەرەچێت بە فلتەری ئەم لیژناتێ بپەڕێ بزان کەم و کورتەکانی چییە لە کوازە ئێستا لە قانونی موازنە ئێمە ئەبێ 400,000 بەرمیل تەسلیم بکەیت لە حقیقەتە ئەمە قانونە دەنگمان بۆ داوە ڕاستە یعنی ئەمە هاتووە لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتووە ڕێکەوتنی نێوان هەردوو حکوومەتە ئێستا بەڵام حکوومەتی عێراق هەردوو لا تەفەهمی ئەوەکەن ئینتاژی ئێمە ئەوەندەیە چونکە ئەم کۆمپانیانە کەتی خۆی کە نەوت ڕاگیرا هەندێک لە کۆمپانیەکان کشانەوە کە کشانەوە دوایی مەحکەمەی عێراق بڕیاریدا کە ئەم عەقدانەی ئەم کۆمپانیانە لەگەڵ هەرێمی کوردستان کردوانە عەقدی دروستە موساهەمەیە شەریکیە پارەیان پێ نەدراوە ئیشیان کردووە بۆیە هەم قەرزەکەیان دروستە هەم عەقدەکانیان دروستە لە ئەنجامی ئەو قەرارە یعنی کۆمپانیەکان توانیان دەست پێ بکەن و ئینتاج بکەن و ئەو پارەی کە سەرفیان کردووە هەندێکی لێوەرگرنەوە مەبەستم ئەوەیە بەڕاستی ئەکرێ کورد لە داهاتوو
بە میکانزمێکی جیاوازتر لەوەی ئێستا ئیش بکە بە قووەتر ئیش بکە یعنی وەکو وتم موسسەیەکی گەورەی لە بەغدا هەبێ ئەمڕۆ دە قانون دێتە پەرلەمانی عێراق لە جەدۆلی کارا هەیە مناقەشەیە کرێ خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ دووەمی بۆ کرێ ئەبێ ئەم بە فلتەری ئەم پێشتر ڕۆژێ پێش ئەوە دوو ڕۆژ پێشەوە ئەم قانونانەی کە دێتە پەرلەمان بە فلتەری ئەو بۆردا تێبپەڕێ بڵێن فلان قانون لە مەسلحەتمانە فلان برگە خەتەرە ئێمە ینی ئەوان باوەڕ بکە ئەوان بۆ خۆیان خەریکی ئەوەن دوێنێ لە پڕ جەلسەی پەرلەمان بوو بەبێ پێشەکی بەبێ هیچ وەختێکمان زانی قانونی حەشدی شەعبیان هێناو بەبێ ئەوەی کورد و سونەیش بەشداری بکە هەر ئەوەندە فریاکەوتی چوینە دەرەوە خستیان ینی خوێندنەوەی دووەمیان بۆ کرد و ئێستا حازرە بۆ تەسوید یعنی ستراتیژێکی زۆر بەهێزیان هەیە بۆ ئیشکردن لە بەرامبەردا ئێمەی کورد کەم و کورتیمان هەیە یەک کەم و کورتەکان خۆخۆری ناوخۆییە یعنی خەڵکی کوردەیە پەرلەمانتاری کوردەیە سەرکردەی سیاسی کوردەیە دوو مانگە لەسەر خەتە بۆ ئەوی ڕێک نەکەون هەردوو حکوومەت تۆهمەتەڵە بەسێ ئەچێتە لای محەممەد بە هەر حاڵ ئەمە یەک دویش بەڕاستی لە ڕووی قانونیەوە ئێمە لە دەوڵەتێکان دەوڵەتی عێراق لە حقیقەتە موسساتی هەیە ستراتیژیان هەیە یعنی ئەبێ لەسەر هەموو قانونەکان لەسەر هەموو بابەتەکان قانونێک کە دێتە پەرلەمان بڕیارێ لە حکوومەت دەرەچێ یعنی پێداچوونەوە بەو دەستورەی کە هەیە ئەخرەمە کارەساتە 59 مادەی دەستوری یان 63 مادەی دەستوری پەیوەستە بە ئێمەوە هەمویان پێشێل کردووە هەروایش ئەڕوا کەس بە کەس نییە چۆن نەبێ لە وڵاتێکا کە بنەماکەی فیدراالیزم بێ و دەستوری تیا پێشێل بکرێ و میلەتی برسی کاکشوان لەم ڕێکەوتنا ینی بەس باسی موچە کراوە ینی ئەگارێمی کوردستان نەود ڕادەسی بەغدا بکات و داهاتی نانەوتی ئایا بودجەی بۆ دێت ینی لەم ساڵە یا بەس موچەیە ئەوەی هەیە تەنها موچەیە بەس من ئەوەی لە ڕێکەوتنەکە تێگەیشتم ئەبێ ئیستحقاقاتی تریش بێ بەشەکانی تریش لە بودجە بێ چونکە هەر لە خاڵێکی ڕێکەوتنەکە ئەڵێ مەبەست لەون پرسیارەیە کە جەناب تێکەی ئەڵێ لیژنەیەک پێکە هێندێ بزان لە ئینفاقی فعلی هەرێم تا ئێستا چەنی بردووە چەنی ماوە ئەمە خاڵی نقطەی هەرێمە کە تۆ دێ هەموو نەوتەکە مەبەی یعنی ئەبێ بەڕاستی ئیدارەی حکوومەت چۆن بدەین بۆ بەڕێوەبردننی حکوومەت بۆ سێکتەرەکانی تر ئێمە میزانی ترمان هەیە بۆیە تەنها بۆ موچە نییە بۆ ئەوەیە بەڕاستی ئیستحقاقاتی تری ئێمە بەڵام دوای ئەوەی ئەو لیژنەیان داناوە چونکە ئەمەی هەتا ئەو بڕیارەی وەزارەتی دارایی عێراق کە ئەڵێ تەخسیسیان بۆ 8 مانگی داهاتوو نەماوە هاتووە هەر لە خۆیەوە 400,000 ڕۆژانەی لەسەر ئێمە حساب کردووە ئێکە لیژنەدانراوە لیژنەکە ئەگاتە قەناعەت 400,000 بەرمیل نەوت نەڕۆیشتووە مەسەلەن داهاتی ناوخۆ 320 ملیاری حساب کردووە ئەوەی کە ئەڵێن ئێوە 8 مانگ موچەتان نەماوە ئێمە بالی ئەوە لیژنە پێکێنراوە با بزان 320 ملیارمان نەبووە بۆیە ئەمانە هەمووی لەیەکە درێ دەرەکەوێت کە ئێمە لە یعنی ئەگەر بە گوێرەی ئینفاقی فعلیش بێ یعنی شایستەی دارایی ترمان هەوە ماوە لە بودجەی ئیستیثماری لە مەسەلەن پەرەپێدانی پارێزگاکان لە هەموو بابەکانی تری موازنە پارەمان نەمێنێ بە تاکید ئەو کاتە بۆ ئیدارەدانی حکوومەتە بێ ئەوانیشمان بۆ سەرف بکەن زۆر باشە کاکشوان ینی ئەمەی کە جەنابەت باسیەکەی ئەم مەوزوعی دروستکردنی لیژنە و چاوەڕێکردن تا نەوتەکە ئەڕوات ئەمانە بەڕاستی حکوومەت ڕائەگرێ لە ناردنی ئەم دوو سێ مانگەی کە موچە دواکەوتووە کاک سامان وڵا دەنگت وازەح نییە وتم دروستکردنی ئەم لیژنەیە بۆ بزانە داهاتی نانەوتی چەنە بۆ نمونەوەی کە لە خاڵی پێنج باسیەکاڵەیەگە تاوەکو نەوتەکە ڕادەسی سۆمۆنەکرێ موچەنە ئەڵێم ینی ئایا ئەمانەی کە باسیەکە ئەبێتە هۆی ڕاگررتنی ئەوەی کە مانگی پێنجە ڕەنگە بدرێ ینی بەڕاستی لە هەفتەی داهاتوە هەروەکو نیەت پاکیە بەڵام ئێستا خەڵک کێشەیەوەیەتی ئایا مانگی 6 و 7 چاوەڕێی جارێکم لیژنە و لیژنەکاری عێراق بکەین یاوە تا ناوەسێ موچەکانە نێرێ
ئەوە بینی هەردوو حکومەتە ڕێەکەون لەسەر کۆمەڵێک هەم ڕادستکردنی نەوتەکە و هەم بزانن داهاتی نانەوتیش چەنە ماگانە ڕادستیکەن. لیژنەکان کاتی بۆ دیاری کراوە، یعنی تەسەوڕ ناکەم وەقت زۆر ببا، مەسەلەن لیژنەی وا هەیە 14 ڕۆژی بۆ دیاری کراوە، بابەتی وا هەیە 3 مانگی بۆ دیاری کراوە. هەموو ئەمانە شەرت نییە تۆ بڵێ من تا 3 مانگ موچە نادەم تا ئەم لیژنەکە قسەکە ئەوەیە ڕێک بەڵێ من پێم وایە لەگەڵ یعنی تۆ لە ئێستەوە تا موچەی لە ئێستەوە تا ئەوە موچەی مانگی 5 لە هەفتەی داهاتوە ئینشەڵا دێ بۆ موچەی مانگی 6 هەر ئۆتۆماتیکیەن ئیشی هەندێک لە لیژنەکان تەواوە بێ خۆی 10 ڕۆژیان بۆ دەنراوە. تەسەورەکەم لە هەموو ئەم بابەتانە پەلە بکرێ مەسەلەن کە 3 مانگ دانراوە بەو مانای نییە موچەی مانگی 6 نەهێنن جاگەر وا بێم ڕێکەوتە بۆ چییە موچەی مانگی 6 نەنێرن تا ئەم لیژنەی دانراوە لە ماوەی 3 مانگا ئیشەکانی تەواو بکەن ناوان نییە ئێمە ڕێکەوتوین بەڵام ڕێکەوتنەکە نەسی ڕێکەوتنەکە ئیلتیزاماتی لەسەر هەردوو لاتیایە میکانزمی کاری ئەو لیژنانەی دیاری کردووە بە دڵنیاییەوە لیژنەکان کاری خۆیانەکەن و موچە دێت یعنی ڕێکەوتنەکە بۆ ئەوەیە کێشەی موچە چارەسەر بکە بۆ ئەوە نییە یعنی کێشەی موچەیان دابێتە دەست کۆمەڵێ ڕاستە ئیلتیزاماتی تایە بەڵام بۆ ئەوە نییە 3 مانگدا بندێت تا ئەم لیژنە تەقریر تەواوەکە اینجا موچەی مانگی 6 بێیان حەوت بێ نا لە هەموو بارودۆخەکانە موچە بەردەوامە بێ و کاروباری لیژنەکانیش بەردەوامە بێ. کاک شوان زۆر چەند جاریانی کە چاپێکردنم لەگەڵ جەنابە کردووە لەسەرم گرفتانەی هەولێری و بەغاو بە تابەتی موچە زۆر جا گوتوتە وەڵای عێراق زۆر متمانەی لەسەر نییە بەهۆی بارودۆخەکەی ئەو سیاسەتێک کە گوزەرێت لەوێ ینی بام جارەشە لێت بپرسمەوە ئایا جەنابەت متمانەت هەیە بەوەی کە ینی بەشێک لە ڕێنەکەوتنی نێوان هەولێر و بەغدا نەبوونی متمانە بوو بەڕاستی ئایا ئێستا متمانەکە دروست بوو بۆ ئەوەی کە ئێمە تەنها دووسێ موچە وەرگرین و دوای گرفتەکە و خۆی لێبێتەوە کە ئەچینە ناو بانگەش هەڵبژاردن و هەڵبژاردن یاوە تا ڕێکەوتنێکی کۆنکرێتی کراوە تا کۆتایی ساڵ گرفت دروست نەبێت. وەڵاهی کاک سامان باس سەریح بین ئەگەر قەناعەتی شەخصی من تەوێ من باوەڕم بە هیچ ڕێکەوتنێک لەگەڵ عێراقانی ئەگەر قەناعەتی شەخصی من تەوێ بەڵام هەندێشت هەیە نازانم ئەڵێ ڕوونە دیارە تۆ 3 مانگە موچە نەهاتووە 3 مانگە فەرمانبەرانی هەرێم برسی کراوە ئەم ڕێکەوتنە بۆ ئەوەیە بەڕاستی خەڵکێکی زۆریش تایە ماندوو بوو هەندێک وڵاتانی دەرەوەی وڵاتی گەورت چاودێریانە کرد بە وردی هاندانی تێدا بوو ئەم ڕێکەوتنە بۆ ئەوەیە یعنی ئەم کێشانە چارەسەر بکە کێشەی موچە چارەسەر بکە خۆ ڕوون بوو ئەگەر کێشەکەی چارەسەر نەکردایە نە حکوومەتی هەرێم ڕەزامەندیەداونە ئەمڕۆژ حکوومەتی فیدراڵ ئەنجومەنی وەزیران پەسەندێ کرد بۆیە خودی ڕێکەوتنەکە بۆ ئەوەیە بەڵام ئەمە بەو معنا نە ئێمە لە 2026 کێشەمان نییە دەوڵەتێکی قوڵ هەیە لە عێراق بە دوای نقطەیەکە ئاگەڕێ خۆ فعلەن کاکە سامان ئەمەی منەیڵێم تۆ حەکەم بە لە 2014 تا ئێستا ئێمە ڕێکەکەوین و تێکەچێ کابینە پێکەهێنین و تێکەچێ لەسەر مادەکانی دەستور لیژنە پێکەهێنین و هیچ ناکە ئەمە ئەزمونە خۆی تر ئەزمون چییە خۆ من هەر لە خۆڕا قەناعەتێکم بۆ دروست نەبووە من سەیر دەستورەکەم سەیر ڕێکەوتنەکانەکەم دوم لەو دانیشتانەیە کە ئێمە دائەنیشین سەرۆکی فراکسیۆنەکان لە پەرلەمانی عێراق دائەنیشین دوای 2 سەعات دەسەکەنە فرت و فێڵکردن پەشیمانە بنەوە یعنی کۆمەڵی ئەزمونمانەیە بە کۆمەڵی ئەزمونا تێپەڕین وەڵاهی من کەسێکی زۆر نەتەوە پەرست و ئەوانە نیم کە خۆم بە کەسێکی میانڕۆ ڕەوەزانم بەڵام ئەزمون و ینی ئەو تێڕوانی نەم بۆ هەموو ڕێکەوتنەکان بۆ دەستوری عێراق بۆ ئوسلوبی ئیشی بەغداد بۆ ئەو تەعاملی ڕۆژانەی لە ماوەی 4 ساڵی ڕابردووە هەمانە جێی متمانە نین یعنی هەموو ڕێکەوتنێهی ئەوەیە دوای ماوەیەک تێک بچێ بەڵام ئەمە 3 مانگە فەرمانبەرانی هەرێم بێموچەن ئەم ڕێکەوتنە بۆ ئەوە کراوە ئەم کێشانە نەیەڵێ و بە دڵنیاییشەوە بۆ جارێک
ئەو دوو سێ مانگە نایەڵێ ئەکەوینە ناو انتخابات و خۆ لە ئاخیرا چیمان ماوە 5 مانگمان ماوە بۆ کۆتایی ئەم ساڵ و چوونە ناو ساڵی تازە و هاتنی قانونی موازنە و ڕێکەوتنی تازە و پێک هەڵبژاردننی شتێپەڕێنین و حکوومەتێکی تازە و ڕێکەوتنی تازە دێتە ئاراوە ئەم ڕێکەوتنە بۆ ئەم 5 مانگەیە دوای ئەوە قانونی موازنەی تر دێشتی یانی تا سەری ساڵام ڕێکەوتنە تەسەورەکەم ئەم 5 مانگە بڕ بکات و کێشەی نەبێ. زۆ سپاس کاک شوانوەڵا هیواداری ئەو خەڵکە لەو نەهامەتێ بەڕاستی دەربچێ موچەکانیان وەرگن چکە بەڕاستی تر دۆخی موچەخۆر ینی تەواو حوسەڵەی نەما ئەوە نەبڕناکە کە چاوەڕێی موچە و بە گیرفانی بەتاڵەوە